بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنمەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، لەم بەرنمەیەدا بە پێویستمان زانی کە باسێک لە شێوازی بەرهەمێنانی برنج بکەین لە وڵاتی هیندستان، کە خواردنی برنج یەکێکە لە ژەمە سەرەکیەکان لە کوردستان و لەم دوایانەدا دەنگۆی ئەوە بڵاو بووبەوە کە شێوازی بەرهەمێنانی برنج هەندێک مادەی وەکو پلاستیک و پەتاتە و هەندێک مادەی تری تێکەڵ دەکرێت. بۆیە یەکێک لەو برنجانی کە لە وڵاتی هیندستان بەرهەمێنرێت بریتە لە برنجی مەحموود. بۆیە ئەو کۆمپانیایە بە پێویستیان زانی کە لیژنەیەک لەلایەن وەزارەتی تەندروستیەوە تەشکیل بکەن و ڕەوانەی وڵاتی هیندستانی بکەن بۆ ئەوەی بزانن تا چ ڕادەیەک کوالیتی و باشی برنجەکە چ ڕادەیەکە. ئێمە لەم پرۆگرامەدا وردەکاری تەواو سەبارەت بە برنجی مەحموود بۆی خۆشەویست دەخەینە ڕوو. بینەرمان بن. برنج بە یەکێک لە خواردنە سەرەکیەکاندا دەنرێت لە عێراق و کوردستان. وڵاتی هیندستان بە یەکێک لە وڵاتە گەورەکاندا دەنرێت لە بەرهەمهێنانی برنج. ئەم وڵاتە ساڵانە نزیکەی 80 بۆ 100 ملیۆن تۆن چەڵتوک بەرهەم دەهێنێت. لەوەش بڕێکی زۆر دەکرێت بە برنج و ڕەوانەی وڵاتانی دەرەوە دەکرێت. لە چەند ساڵی ڕابردوو کوردستان خاوەنی برنجێکی زۆر بوو کە لەلایەن جوتیارانەوە بەرهەم دەهێنرا. بەڵام پشتگوێخستنی بەرهەمی ناوخۆ و فەرامۆشکردنی کەرتی کشتتوکاڵی وای کرد هەرێمی کوردستان بۆ دابینکردنی برنج پشت بە وڵاتانی دەرەوە ببەستێ. لەو چوارچێوەیەشدا ماوەی چەند ساڵێکە چەندین جۆری برنج لە وڵاتانی دەرەوە دەهێنرێتە هەرێمی کوردستان. وڵاتی هیندستان بە یەکێک لە دەوڵەمەندترین وڵاتانی جیهان هەژمار دەکرێت کە ساڵانە نزیکەی 100 ملیۆن تۆن چەڵتوک بەرهەم دەهێنێت. نزیکەی 50 ملیۆن تۆنی برنجی لێ بەرهەم دەهێنێت. لە ئێستاشدا بەشێکی زۆر لەو برنجانە کە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەیە لە وڵاتی هیندستانەوە هاوردا دەکرێت. بە مەبەستی بەدواداچوون و لێکۆڵینەوە لەسەر شێوازی بەرهەمهێنانی برنج لە وڵاتی هیندستان، وەزارەتی تەندروستی لەسەر داوای کۆمپانیای بەمەوە بریکاری سەرەکی برنجی مەحموود لە عێراق و هەرێمی کوردستان بڕیاری دا وەفدێک ڕەوانەی ئەو وڵاتە بکات کە لە نزیکەوە شێوازی بەرهەمهێنانی برنج بکۆڵێتەوە. ڕۆژی 16 کانون یەکەمی ساڵی 2014 وەفدەکە کە پێکهاتبوون لە نوێنەری وەزارەت و بەڕێوەبەری چاودێری تەندروستی سلێمانی و دوهۆک و گەرمیان سەردانی وڵاتی هیندستانیان کرد. سەرەتای سەردانەکە بۆ وڵاتی هیندستان بۆ ئەمریتسار شاری هیندستان بوو کە بە یەکێک لەو شارانە دادەنرێ کە زۆربەی دانیشتوانەکەی بە کەرتی کشتتوکاڵیەوە سەرقاڵن. ساڵانە بەشێکی زۆر چەڵتوک لەو شارە بەرهەم دەهێنرێت. وەرزی دوورینەوەی چەڵتوک لە وڵاتی هیندستان لە سەرەتای مانجی تشرینی یەکەم دەست پێ دەکات تا کۆتایی تشرینی دووەم. دوای ئەوەی جوتیارەکان چەڵتوکەکەیان لە زەوی دەدورنەوە دواتر دەیگوازنەوە بۆ گۆڕەپانێکی گەورە. لەوێدا بەرهەمەکانیان پاک دەکەنەوە و بە شێوەی کۆمەڵ نمایشی دەکەن بۆ فرۆشتن. ئەو کارگانەی چەڵتوک دەهارن و برنجی لێ بەرهەم دەهێنن سەردانی ئەو گۆڕەپانانە دەکەن بە پێی قەبارەی گەورەی چەڵتوکەکە بە نرخی جیاواز لە جوتیارانی دەکڕن. دواتر بە ئۆتۆمبیلی تایبەت دەیگوازنەوە بۆ کارگەکان. بە زمانی هندی دەبێژن مەندی جیەکە ئەو جیێگۆ هەموو گوندی برنجە خوددنە هەفتوو تێنن وێرە ئەو وەختێ تێ وێرە هەموو دەبێوەکو ئەو بێندەرە دەبینن ئەوە دەبێوەکو بێندەر ڕۆژانە سعری هەیە تێن وێرە مەسەلە نەفەرێمە ئێمە مەسنعتێن
بەرخۆدنێدا ئەو ئەسعاری چەندە لە سێ چارجی وەردەگرن دوای بۆ خوا پێک بەتێن خەرید دەکەن دەخنە کیسی دەبنە بۆ مەسنعەکە نرخی دیارکار نییە ڕۆژانە دەگیشت بێ ڕۆژانە لە حەسەبی تەڵەبیە چەند تەڵەبی چەند زیاد بێت سعرەکە زیاد دەبێت هەر تەڵەبی نەبێت سعرەکە دەتوار ئەوە بە کیسیە هەر کیسیەکی 100 کوندیل دەبێژنێ لەوێرە ئەوە گوندی بەڕاستی لە جێخوا لەسەر لە ناو عەدرێخوا ئەو پیسانە و ئەو شتانە لێ وەردەگرن بە ئەو شکلێ پاخشتێنن وێرە دەکەنە بێندەر ئەو وەختێ مەنجی دەکەرن داخنە کیسەکە و دەبنە بۆ مەسنعە مەوسمی هەیە ئەوەژی کە ینی بەلکی وەکو مانگەک زیاتر نییە ئەو وەختێ برنج دروست دەبێ ئەو خۆدانێ عەدرەکە دروست تێنن بۆ وێرە زیاد یەک مانگە دواتر بۆ ئۆتۆمبیلی تایبەت دەیگوازنەوە بۆ کارگەکان دوای هێنانی چەڵتوک بۆ کارگەکان بە چەند قۆناغێک تێپەڕ دەبێت و بە خوساندنی لە ئاودا دەست پێ دەکات دوای ئەوەی چەڵتوکەکە لەلایەن کارمەندانی کارگەوە هەڵدەبژێڕێت دەگوازرێتەوە بۆ ناو کۆگای گەورە ماوەی 12 سەعات چەڵتوکەکە لە ناو ئاوی گەرم دەمێنێتەوە بۆ ئەوەی باش بخوسێت و دواتر بە ئاسانی توێکڵەکەی لێ ببێتەوە دواتر چەڵتوکەکە دەچێتە چەند ئامێرێکی تری پێشکەوت و لەوێ توێکڵەکەی لێ دەکرێتەوە و برنجەکەی لێجیا دەکرێتەوە لێرەدا برنجەکە تێکەڵەیەکە لە دەنکی ورد و ڕەنگی زەرد و دەنکی گەورە و جۆراوجۆر دواتر لە ڕێگەی ئامێرێکی پێشکەوتوو برنجە دەنک گەورەکان لە برنجە دەنک کوردەکان جا دەکرێتەوە و هەردووچیان لە شوێنێکی جیاڵ دەگیرێن ئەو برنجەی کە دەنچی درێژە و سەرجەمیان یەک قەبارەن دەکرێنە کیس و گونیەی تایبەتەوە و ڕەوانەی وڵاتانی دەرەوە دەکرێت هەرچی برنجە دەنگوردەکەشە ڕەوانەی بازاڕەکانی ناوخۆ دەکرێت و بە نرخێکی هەرزان بە هاوڵاتیانی خۆیان دەیفرۆشن بە پێی ستانداردی برنجی 11-21 ڕێژەی لە 60 ئەو برنجەی هیندستان پێک دەهێنێت لە 40 دەبێتە ئەو دەنگ درێژە و دواتر ڕەوانەی وڵاتانی دەرەوە دەکرێت بەشێکی زۆر لەو برنجانەی ڕەوانەی وڵاتانی دەرەوە دەکرێت پێی دەوترێت برنجی بەسمەتی 11-21 11-21 ستانداردێکی وڵاتی هیندستانە و لەلایەن دام و دەستگاکانی ئەو وڵاتەوە دانراوە کە بە پێی چەند مەرجێک بە برنجەکە دەدرێت لەوانە قەبارە و کوالێتی برنجەکە و ڕێژەی سەدی وردبوون و شکاوی لە ناو برنجەکەدا 11-21 ئەوە ستانداردەکە لە تەرەفی حکومەتی هندی دادنێدا ئەوە تشتێکی یانی وەکو تو بێژێ خاص نییە ئەوە ستانداردەکە لە ئەو نمونەیەری فەرق بکە ینی ئەوە ناوەکە بۆ ئەو برنجە دانەبەلێت 11-21 بەخۆ باسمەتیە هەموو 11-21 باسمەتیە بەس ینی هەموو 11-21 وەکو یەکژێ کوالەتی نییە وەکو گوتم ئەگەر تو حەسکێ یەک 11-21 خۆش تامی بهنی و قەلیتەی و 12 مانگی سایزی یەک بێت لازم لە سەری مەوسم بۆ خۆ چەڵتوق بکەڕێ 11-21 چاک لە سەری مەوسم تێ ئەوژی کێ لە ساڵانە یەک جار یەک مانگی دێت ئەوژی مانگێ 10 دێت مانگێ 10 چەڵتوقی چاک دێت ئەو وەختە هەگەر بخوازێ قەلیتەیەک باش لازم لە ئەو مانگە بە خۆ چەڵتوق بکەڕێت وەکو ئێوەندیتن پرۆسەسی بچەک زەحمەتترە لە 6 تقریبا شکستە و غەیر ڕەنگی هەیە ئێمە لێ وەردەگرن هەر کیسێک برنجی 100 کیلۆ 60 کیلۆ لە ئەو شکستەیە و غەیر ڕەنگە ئێمە غەیرە و لە 140 ئەو بەس دەبێ 11-21 ئەوژێک ئێمە پاکێتەکەم بۆ محمود ئەو برنجەی شکستانە و ئەوە وڵاتی هندستان وڵاتێکی گەلک مەزنە نزیکێ ملیارێک و 200-300 هزار ئینسانە ئەو شکستانە هەموو لە داخلی لە هندستان تێ سەرفکردن لەبەر سعرێکی بچەک ئارزانترە
ینی ئێمە وەکو مارکەی مححمود بەلێ ئێمە یەک ستانداردی هەیە ئێمە ڕێ دەکەم بۆ ئەمریکاژی بۆ ئەوروپا بۆ رووسیا بۆ دوبای ئێمە مەکتەبی مای ڕێسی لە دوبایژی هەیە لە دوبای دەچێت بۆ هەموو دنیا لەوێرە پەخش دەکەن دێ بۆ کوردستانی دەچێت بۆ عراقی بۆ ئوردن بۆ سعودی بۆ هەموو دەچێت. لەوانەیە پرسیارێک لای هاوڵاتیان دروست بێت بۆچی ئەو برنجەی دێتە ناو هەرێمی کوردستان قەبارەی دنکەکانی وەکو یەکە جیاکردنەوەی برنجی دەنک درێژ بە یەک قەبارە و کوالەتی لە برنجی دەنکورد و شکاو وەڵامی ئەو پرسیارەیە کە زۆرێک لە هاوڵاتیان تامەزرۆی زانینین. ئەوێ کارگەهەیە ئەمە هندستانê مەدیتی بچاوێت خۆ طبعا مگوتە 12 مرحلە ئەو کارگەهە ئەم برنجەت بۆریتن المرحلة دومایی که 5 بوری هنه اوه هیر چیتا بوریه که اوه گرته چیتا بوریه کادی اوه دی چیتا گرته یه مرحله 4 و 5 طبعا دندکا برنجی همی هندیه که بس هکر سر دندکا که جی یه رج بیتن او نا چیتا بوریا اخیره او درست دشتا بوریا دی از خلق خود دلنیاد کم و چه آریشتی دانین او برنجه یه درسته او بسیاره راستی هم حقی خواهایا او برنجه بود چه همو یک قیاس همو وکو ایکا استایمن لجایکی اوانا لغیری آخفتن فیزیکی جی بو هر کسی پیر نشان بدن که چون او ممکنه ان نممکنه او بفرمو ایمن نشان دادن استا او برنجه من دکرن لصدا شیستی بخوش شکسته او شکسته دبینه کامرامان جی او همو شکسته او شکسته همو بو داخلی دچه بو داخلی هندستان بازار داخلی اوی بو کردستان ته اوی بو محمود پاکت دبید ها اویا او شکسته همو لگرتیا ببینه او لبر خاطری او همو لبی دریجا وکو ایکا لبر خاطری او شکسته همو لی دگری ببینه جارک دی او شکسته نشانی دادم ها لصدا شیستی برنج شکسته او بو داخلی دمینه لصدا چلیجی که او کوالیتی وک به محمودی من چه دکن بو خارج دچه بو اکسپورت دچه استا او تشتانا قلق معروفه لبرچه وکو هگر تو یکو وکو گندی فلاحک عدرکی هبی بو خوا فرنگی چکت توماتو چکت او توماتوی باش همو برده که بو مارکت و بو بازار او يبچك باش نيا بو مالي خده به عيني تشتي لو يرجي لهندستان جمعيتي نزيك مليار و 300 انسانه او برنج شکستایا حموله داخلی دي صرف کردن او باش بو اکسپورت دچه بو خارجي دچه دوای ئەوەی برنجە دەنک درێژەکە لە ناو کارگا سەرجەم قۆناغەکانی بڕی لەلایەن ستافێکی تایبەتەوە دەکرێتە ناو پاکەتی تایبەتەوە و ئامادە دەکرێت بۆ ئەوەی ڕەوانەی وڵاتانی دەرەوە بکرێ. پێشەوەی برنجەکە لە کارگە بچێتە دەرەوە لەلایەن کۆمپانیایەکی تایبەتی SGSەوە پشکنینی تەواوی بۆ دەکرێت کە کۆمپانیایەکی گەورەی جیهانیە و لە زۆربەی وڵاتان پشکنین بۆ ئەو کەلوپە لە خواردەمەنیانە دەکات کە لە وڵاتێکەوە دەنێرێت بۆ وڵاتێکی تر. پشکنینەکەش چەند بوارێک دەگرێتەوە لەوانە ڕێژەی شکاوی و وردی دەنکەکانی تا کێشی و کوالێتی برنجەکە دواتر بڕوانامەی تایبەت بە برنجەکە دەبەخشرێت. شێف برنجی محمود لە هیچ شوێنێک نەماوە. بسيطني آخر بسيطني وای سال بازارەکان لە برنجی محمود نەماوە شارە هەموو ناوبانگەکەی لە دەستداوە. بەزید نییە شێبوریا کاکە ئێمە چاوەڕێی تۆین. باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ و نهێنی خواردنە خۆشەکانی شێبوریا لە جێی خۆی ماوە.
ئەگەر برنجەکەت مححمود بێت هەموو شتێکی تر باتیتە هەدفمان ئەوەیەکی بلا جەماعەت بێن ببینن بە چاوی خوا ئەوە جارێک دۆ هەندێک شەهادە و سوورەت و ئەو لەمان تەڵەبکردن ئێمە هەردادن بەس ئێمەنجی پێخۆشندا جەماعەت هاتن بە چاوی خۆ ببینن ئەو ڕاستیەنە کە ئەو برنجانە چۆن دروست دەبێ بەری خەڵکی کوردستان ئەو برنجە بخۆن بزانن لە سەدا سەد ئەو چێکردنیوی چۆنە لەگەڵ مواسەفاتی کوردستان هەیە نییە ئەوە تشتێک بۆ ئێمەنجی باشە وەکو شەریکەی مححمود ئێمە پێخۆشن جەماعەت هاتنە و ئەو زیارەتەکردنە بۆ ئێمە ئەوە ئێستا بۆ حکوومەتی هەرم بەخوا شەهادەیەک هەیە ئەو لەگەڵ شەریکەی بیرۆڤەری تاز دەبێژن ئەوە بەری ماڵی بێبارکردن بەخۆ نەفەرێوان دێن نمونە لە هەمووی وەردەگرن هەندێک فەحسانە هەنا ئەو فەحسێ لە طرفی حکوومەی عراق تەڵەبکردنە ئەو فەحسانە هەموو چێ دەبن شەهادەی هەیە ئەو شەهادە وەختی دەرچوو ماڵ دێبارکردن ئەوە عادی بە ئەو شکلە دەچێت بەس ئێمەن وەکو مارکای مححمود ئێمەن لەگەڵ SGS لە غیری ئەو یەک عقدی هەیە SGS دێت ئەو مەصنعە ئەو وەختی ماڵی من دێ پاکێتکردن ماڵ دروست دەبێت دێ بەخوا وەکو ئێوەن دەبینن لە 10 کیسی لە 100 کیسی عفوان 10 کیس نمونە وەردەگرن تێکڵ دەکەن لە ئەو 10 کیسە ئەو تێکڵ لە برنجە دەبن لەسەر ئەو فەحس دەکەن یعنی نابێت بچن لە یەک کۆشەڕاژن یەک کیسەکە و فەحس بکەمێژنەوە هەموو تێکڵ دەکەن وەختی نەتیجەی دەرکات لە سەدا سەد دوای ئەو ماڵ دێبارکردن وەکو ئێوە دەبینن لە وێرە ماڵ چێ بووە بەس لە هێڤە فەحسی SGSە حتا ئەو فەحسە چێ نەبێت ئەو ماڵە نەشێت بێبارکرد بوونی تایبەتمەندێتی و قەبارە و کوالەتی برنجەکە کە پرسیارێک لای هاوڵاتیان دروست دەکا کە ئەو چەڵتوکەی برنجی 11-21 لێ بەرهەم دەهێنرێت بە چ جۆرە ئاوێک بەرهەم دەهێنرێت بڕێوەبەری بەرهەمێنانی برنج لە وڵاتی هیندستان دەڵێت نهێنی بۆنی خۆشی و جوانی و درێژی دەنکی برنجەکە و ئەو شوێنەی ئەو چەڵتوکەی لێ بەرهەم دەهێنرێت بە جۆرێک ئاو بەرهەم دەهێنرێت کە لە چیاکانی هیمالایە لە نزیک لووتکەی ئێڤەرست دەڕژێتە ناو وڵاتی هیندستانەوە ئەبێ وەکی مەدیتی لێرێ ومە پرسیار کردی ومە بچاوێ خودیتی و ئەم برنجە هیر ئەو بخاردەمەنیە خۆ خواردنەخۆ تێدا کارینان ئەبێ درستی دنکۆی درێژ و 11-21 ئەسوسە زانم ئەبە بوو کوردستانی و عێراقی و ئیمارەتە دوبەی وما دوبەی تێتە دەرێخستن بۆیان فرەتکردن بۆ ئەو قەلیت هەیە مححمودە لەبەرچ 12 مانگی وەکو یەکە سەبەبی لە بیدایەتی مەوسم ئێمان چەڵتوق هەموو دەکەرن ئەو لە بیدایەتی مەوسم چەڵتوقی چاکتێ ئێمە ئەو چەڵتوقە دەکەرن وەکو لە پشتی من دەبین ئەو خەزانە ئێمە هەموو لەوێرە خەزن دەکەن دوای مەوسم چەند بەوەی دەرچێ پشتی 2 مانگ 3 مانگ 4 مانگ ئەو چەڵتوقی تێ قەلیتەکە باش نییە لەبەر خاتری ئەو ئێمە وەکو برنجی مححمود ئەو خەزانێ من هەیە لە ئەو مەصنع و لە غەیر مەصنعیژکێ بۆ هەموو ساڵ بدایەتی مەوسم بۆخوا ئەو چەڵتوقە خەزن دەکەن دوای ئەو کێم کێم چێ دەکەن بۆ بازار فرێ دەکەن لەبەر خاتری ئەو مححمودە هەموو 12 مانگی قەلیتەی یەکە چەڵتوقی دەرەجە یەک بەس سەرێ مەوسم تێ دوای چەند مەوسیم بۆی دەدەچێت چەڵتوق قەلیتەی خراپ دەبێت لەبەر خاتری ئەو مارکای بخوازێت قەلیتەی چاک بێ 12 مانگی وەکو ئێک بێ قەلیتەی هەموو تشتی لازم لە سەرێ مەوسم چەڵتوقەکە بکەرێ و بۆ خۆ خەزم بکێت لە هەندستان ئەو منتقە ناوی هەریانە و پەنجاب دوو منتقەی هەیە برنجەکە بەس لە ئەو منتقە چێ دەبێ برنجی ئەو منتقە لاوە سەبەبیژی ئەو تامی برنج و ئەو ڕەنگەکە و ئەو بهونەکە ئەو هیمالەیە چیان ئێوەن چ دەبێژن کوچەی هیمالیان هەیە شاخێ هیمالیان ئەو ئاوێ بەفر لە ئەو شاخە هیمالیان دێت دێ بۆ ئەو منتقە برنج لە ئەو ئاوە چێ دەبێت لەبەر خاترێ ئەو تامێژی و بۆنیژی برنجی 11-21 کوالەتی مححمود لەبەر خاتری ئەو بێن و ئەو تامی هەیە ساڵانە وڵاتی هیندستان نزیکەی 100 ملیۆن تۆن چەڵتوک بەرهەم دەهێنێت کە لەو ڕێژەیە نزیکەی 50 ملیۆن تۆن برنجی لێ دەردەچێت لەو ڕێژەیەش نزیکەی 15 ملیۆن تۆن برنجی 11-21 بەسمەتی ڕەوانەی وڵاتانی جیهان دەکرێت لەوانە وڵاتانی ئاسیا و ئەوروپا و ئەمریکا و ئەفریقیا We export to all major countries around the world. Around 65 to 70 countries are importing rice from India today. Mainly it is going to US, Europe,
all the Gulf countries, Australia, everywhere we are exporting. 21 is هۆکاری ئەوەی کە برنجی مەحموود تاموبوون و ڕەنگێکی جیاوازی هەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە چەڵتووکی ئەم برنجە لە هەردوو ناوچەی هەریانە و پونجاب دەچێنرێت و بە ئاوێکی تایبەت بەرهەمدێنرێت کە لە چیای هیمالایەوە دەڕژێتە ئەو ناوچانەوە. دوای گەڕانەوەی وەفتەکە بۆ کوردستان راپۆرتێکیان لەسەر سەردانیەکەیان بۆ بەدواداچوون لەسەر شێوازی بەرهەمهێنانی برنج لە وڵاتی هیندستان پێشکەش بە وەزیر و بەرپرسانی وەزارەتی تەندروستی کرد. دوای ئەوەی دەنگۆی ئەوە بڵاو بۆ تایبەتی لە هەندێک لە پێکە کۆمەڵایەتیەکان کە گوایە برنج دروست دەکرێتن هەندێک لە کارگەکانی برنج دروست دەکەن ئەو برنجە طبیعی نییە لەسەر ئەو بنەمایە ئێمە بۆ لێ کۆڵینەوە لەو بابەتە بۆ ئەوەی دڵنیابینەوەی ئەو برنجانەی کە داخلی هەرێمی کوردستان دەبنێت هەرێمی کوردستان برنجێکن سەرچاوەکەی سروشتیە طبیعیە وەروەها سەلامەتیشە بۆ بەکارهێنان بەو مەبەستە شاندێکی خۆمان لە وەزارەت و نوێنەری بەڕێوەبەری گشتیەکان نارد بۆ وڵاتی هیندستان بۆ دڵنیابوون لەوەی کە ئەو برنجانە لە سەرچاوەی سروشتەکەی خۆیەوە لە چێلگەکانەوە دەهێنرێتن دواتر پاک دەکرێتەوە برنجە و دەهێنرێت بۆ هەرێمی کوردستان یاخود دروستکراوە بەو مەبەستە ئێمە ئەو لێژنەیەمان پێکەینەوە سەردانی ئەو وڵاتیان کرد و دوای ئەو گەڕانەوەی لێژنەکە ڕیپۆرتێکیان داینێ دڵنیابوون لەوەی کە ئەو برنجەیە دروست کراو نییە دروست ناکرێ بەڵکو هەمان برنجە لە چێلگە دەهێنرێتن دوای پاکردنەوە و دوای ئەوەی بۆ قۆناغەکانی پاکردنەوە ئامادەکردن تێپەڕ دەبێتن ئەو کاتە لە چیز دەکرێت و دەهێنرێت بۆ هەرێمی کوردستان ئامانجمان دڵنیابوون بوو لەوەی کە ئەو بابەتەیە وانە لەبەرەوەی ئەگەر لە حاڵەتی ڕازبوونی لەوانەیە لەلایەک فێڵە لە هاوڵاتی لەلایەکیش لەوانەیە زیانی تەندروستیشی لێ بکەوێتەوە بەڵام لە ئەنجامی ئەو لێکۆڵینەوە دڵنیابوون لەوەی کە ئەو برنجەی کە دێتن بۆ هەرێمی کوردستان سەرچاوەکەی لە سەرچاوێکی سروشتی وەرگیراوە و دروستکراونیە. گوتێک هەبوو لە هەرێمی کوردستان على ئەساس گوتی ئەو برنجە لە نشا دروست دەکەن هەمی دنکەکان ینی شتێکە کاتی ئەمە گەشتینە هیندستان چوینە ئەو جهەیە و برنج لێت هاتە چاندن و هاتە درین و هاتە پاقشکردن مەفچاوێت خودیت و پشتینگی ئەم چوینە کارگەهاتوان عەردە لێ کۆم کرد کۆگەهاتوان پشتینگی ئەو کارگا برنج چێت کرد برنجی مەحموود 12 مەرحەلە پێک هات مەدید ئەم برنجە شێوەیەکی زانستیە درست ئەم برنجەت هاتە چێکردن و ئەف گوت کرد بەرین کە هات نەگوتن وەسانە بوون. بە پێی ناوەڕۆکی لیژنەکە دەردەکەوێت کە برنج لە وڵاتی هیندستان بە شێوەیەکی تەندروست و سروشتی هاوشێوەی هەرێمی کوردستان لە چەڵتوک بەرهەم دەهێنرێت و ئەو گومانەی لەسەر شێوازی بەرهەمهێنانی برنج لە نیشاستە هیچ بنەمایەکی نییە و دوورە لە ڕاستیەوە و هاوڵاتیان دڵنیا دەکەنەوە کە برنجی هندی برنجێکی شیاوە بۆ خواردن و سەرجەم بەها خۆراکیەکانی تێدایە. ئێمە دڵنیای ئەوە دەدەینە هاوڵاتیان کە بۆ دڵنیابوون لە ڕاستی و دروستی ئەو بابەتە ئەو لێژنەیەمان نارد و دڵنیا بووینەوە لەوەی کە ئەو بابەتە وانە ڕاست نییە ئەو برنجەی کە دێ دروستکراو نییە لە دروستکراونیە لە نیشاستە و لەو بابەتانێک کە قسەی لەسەر دەکرێت بەڵکو برنجێکە لەسەر چاوە سروشتەکەیەوە دێتەنیا پاک دەکرێتەوە دڵنیا بوونەوە لەبەرەوەش بەردەوام دەبین بە لاگ ڕێگە پێدان بە هاتنی ئەو برنجانە تاوان دوای ئەوەی کە پشکنینی پێویستی بۆ دەکرێتن لەلایەن ئێمەوە کە دڵنیابینەوەی سەلامەتیشە ئەو کاتە ڕێگەیان پێ دەبێت. ئەس دڵنیای دەمە خەڵکی هەرێمە کوردستان و عێراقی هەمیە ئەف تشتە منێ بچاوێت خودیتی برنجێکی 100% یە درستە و من خامەویژی و ئەو برنجدیژی منێت شوێرێت گەل خۆینای دەفمن و کە موجودە و ئەس دڵنیای دەمە خەڵکی کوردستانی و عێراقی ئە برنجە درستە.
قوربانی ئەو دەنگبم هاوڕێکەم هاوڕێ هەندی داوەتی منی بۆ خواردنێژی کوردی با برنجی مەحموود مادەم شەیدەی تام و بۆنی برنجی مەحموودی بە دڵنیایی یەکێک لە ڕۆی شوێنانەی کە دەیگرینە بەر بۆی دڵنیا بین لەوەی خواردنەی کە دێ سەلامەتە ئەوەیە لەسەر چاوەکە دڵنیابیەوەنی ئەو کارێک کە کردمان لە داهاتووش بەردەوام دەبین بۆ ئەو بابەتانەی کە جۆرێک لە گومان هەیە یاخود ئەوانەی بەتایبەتی لەو شوێنانەی کە بڕێکی زۆر لە بەرهەمە خۆراکیەکان دێنن بۆ هەرێمی کوردستان شاندی ئێمە تەندروستی و سەردانی ئەو شوێنانە دەکا بۆی لە کارگەکان دڵنیابینەوەی ئەو مادە خۆراکی سەرچاوەکەی لە سەرچاوەکی تەندروستەوە هاتووە و دروستکردنەکەی چۆنە تەنانەت دواتر گواستنەوە کەشی چوەندێک جالەوانی لە ڕێی لە کاتی گواستنەوەشی گرفت دروست ببێتن ئەوە پێشووتر چەند حاڵەتی واشمان هەبووە کردومانە کاتێکە هەر بابەتێک دڵنیا نەبوون لی هەر جۆرێک لە خۆراک چێتە خواردن بیاخور خواردنەوە بێتن کە دڵنیا نەبوون شانمان ناردەوە بۆ دڵنیابوون لە سەرچاوەی دروستکردنی مادە خۆراکێکە آخرتنەکە جێ خوددایە پڕاستی ئەف کەرستێت هێنە ناو هەرێمە کوردستانێدا باشترە کو شاندێت وەزارەتە تەندروستی هەرێمە کوردستانێ هەر سێ پارێزگا نیارێت هەر سێ پارێزگا سەردانە مەزارێتوان ڕئیسی بکەن دا بزانم چاوێت خوب ببینن کە ئەف مادە ئەف کەلوپەلە چاوات هێنە چێکردن و بۆ خەلکی خۆشی بێژن دڵنیاکەن ئەف شتە درستن یە نەدرژی ئەم بێژنە خەلکی خۆ ئەبێ نەدرستە و ئەم ڕێگریە لێ بکەین نینە ناو کوردستانێت تشتێ درژی بەس مەفچاوێت خودی تێ درستە یە ڕێکوپێکە ئەم بێژنە خەلکی خۆ تشتێ درستە بخۆن و چه ئاریشەنین ئێمە هەماهەنگیمان هەیە لەگەڵ ئەو وەزارەتانی کە پەیوەنددارن بۆ بابەتی خۆراکگەرچی خۆراک دەسەڵاتی ڕێگەپێدان بە هاوردنی خۆراک خواردن لە دەسەڵاتی وەزارەتی تەندروستیە بەڵام وەزارەتەکانی تریش وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو وەزارەتی پلان و وەزارەتی پیشەسازی و بازرگانی ئەوانش هەمویان بە جۆرێک لە جۆرەکان ڕۆڵێکیان هەیە و هەندێک لە ڕێگەپێدانەکان لە ڕێگەی ئەو وەزارەتانەوەش دەبێتن ئەمە هەمانجی بەردەوام داین و لە هەوڵی باشتر ڕێخستنەوەی ئەو بابەتە داین و پلانیشمان بۆ داهاتوو ئەوەیەکەوە دەستگای چاودێری و سەلامەتی خۆراک لەسەر ئاستی وەزارەت لەسەر ئاستی هەرێمی کوردستان دابمەزرێنرێتن بە هاوشێوەی دەستگاکانی چاودێری و سەلامەتی خۆراک لە وڵاتانی تری دنیا کە ئێستا کاری لەسەر دەکرێت بە دەستگایکی هاوبەشەیە بۆ سەلامەتی خۆراک و دەرمان بەیەکەوە بە هەمان شێوە ئێمە کارمان لەسەرەوە کردووە کە دەستگایکی سەلامەتی خۆراکە بێ هەموو بابەتی پەیوەنددار بە خۆراکە و بدرێتە ئەو دەستگایانەوە ئەوەی ئێستا هەیە چەند وەزارەتێک تێیدا بەشدارن یەکێک لەو گرفتانەی لە سەلامەتی خۆراکێ ئەوەیە کە بەرپرسیارەتەکان ئێستا بڵاو بۆتەوە لە نێوان چەند وەزارەتێک پلانی ئەوەمان هەیە دەستگای چاودێری و سەلامەتی خۆراک لە هەرێمی کوردستان دابمەزرێنین و چاودێریکردنەکە بدەین بە یەک دەستگا تەنیا یەک دەستگا ئەو کارەکە